سلااوان لێبێت و ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی یازیز و خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران لەگەڵ ئەمیر هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمێکی دیکە لە بەرنمەکانی ئێمە و بینەران. بڵێ ئازیزان لەلامی شەو سڵاتان لەبێت هیوادارم کە لە هەر کوێیەکان ساغ و سلامەت بدون بەجای وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنمەی ئەم هەفتەی ئێمە و بینەرانیش بینەر و بیسەرمان بن. فەرموو گوڵناس. ئەمیر لەم هەفتانەی دوایدا تا ڕۆژی شەمەی ڕابردوو تا بە ئەمڕۆ کەش و هەوای کوردستان و هەروەها ئێرانیش جۆرێکی ترە ساڵیادی شۆڕشی ژینە سێبەری کێشاوە بەسەر هەموو شوێنەکاندا. کۆماری ئیسلامی زۆر هەوڵ ئەدات کە هەموو شتێک عادی بنوێنێ. دەڵێن نەبای هاتووە و نەباران، بەڵام هەر لە ماوەی ئەم هەفتەناندا نیشانیدا کە نەیتوانیوە و ناتوانێ لەم ڕاستیە دووری ڕابگرێ کە دۆخەکەی ئێران گۆڕاوە. کۆماری ئیسلامی هەمان کۆماری ئیسلامی پێشوونیە و هەروەها خەڵکی ئێرانیش بەگشتی هەمان خەڵکی پێشوونین. ئەمە وا دەکات کە بڵێن ڕاستە کۆماری ئیسلامی هێشتا لە دەسەڵاتە، بەڵام ئێران بەگشتی لە بەردەم گۆڕانکاری جددیدایە و بێگومان دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەکو خۆی نامێنێتەوە. بەڵێ هەفتەی ڕابردوو ڕۆژی شەممە ساڵیادی دەستپێکی شۆڕشی ژینا بوو. هەر بەم بۆنەوە لەسەر داوای لایەنە سیاسیەکان لە کوردستان مانگرتنی گشتی بەڕێوە چوو. لە ڕابطەدا کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەاندنێکی بڵاو کردەوە کە لە بەشێکی لا هاتووە پامی سیاسی ئەم مانگرتنە گشتی ڕوونە. شۆڕشی ژینە ژنجیان ئازادی بەردەوامە و کۆمەڵانی خەڵکی بێبەش وستەم لێکرا و سوورن لەسەر ئەوەی کە سەرکەون. بەڵام خەڵکی کوردستان لەم خەبات و خۆڕاگریە شکۆدارەدا بە تەنیا نەبوون. لەم ڕۆژەدا لە چەند شوێنێکی ئێرانیش شاهدی پشتیوانی خەڵک بووین لە مانگرتنی گشتی لە کوردستان. هەڵبەت ئەمەش بەڕێکەوت نەبوو. ئازاری هاوبەش هاواری هاوبەشیش دەخوازێت. هەڕەشە و ڕێشوێنەکانی ڕەژیم بۆ ڕێگریکردن لە کۆبوونەوەی جەماوەر لەسەر گڵکۆی گیانبەختکردوان گەلێک بەربڵاو و بێوێنە بوو. تانک و زرێپۆشیان لەسەر گڵکۆی ژینە جێگیر کردبوو. ڕێڕەوەکانی بەنداوی چراغوەیستی سەقزیان کردوتەوە بۆ ئەوەی ڕێگا لاوەکیەکانی چوون بەرەو ئارامستانی ئایچی دابخەن. ئەم جاریان خەڵک هێزی لە بناتوی خۆیان بەڕوونی لە سیمای ڕژیمدا بەدی کرد. مانگرتنی سیاسی گشتی لە کۆمەلگای کوردستاندا نەریتێکی جێکەوتووە. ئەم جارەش خەڵک هێزی خەباتکارانە و یەکگرتوانەی خۆیان لەم فۆرمە لە ناڕەزایەتی سیاسیدا ئەزمون کرد. لە بەشێکی تری پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵەدا هاتووە، بەڵام ئێمە هێشتا لە ڕێگای گەیشتن بە سەرکەوتنی کۆتاییدا گەلێک قۆناغی دیکەمان لە پێشە کە دەبێت بە هوشیاری سیاسی و بە هەمان ورە و ئیرادەی خەباتکارانەی پێش و خۆمان بۆ تێپەڕبوون لێیان ئامادە بکەین. نەرمینواندن لە تاکتیکەکاندا بە ئاراستەی استراتیژیەکی ڕوون یەکێک لە پێداویستیەکانی سەرکەوتنەکەمانە. مانگرتنی گشتی وەکو یەکێک لەو تاکتیکانە کاریگەری خۆی لە بەرامبەر کۆماری ئیسلامی و زەمینگیرکردن و ناچالاکردنی هێزە سەرکوتگەرەکاندا نیشاندا. کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گرسنەبەری ئەم تاکتیکە خەباتکارانەیە چەندین جار پاشەکشەیان بە کۆماری ئیسلامی کردووە و هێزی سەرکوتگەرەکانی ڕژیمیان لە ئاز ئیرادەی یەکگرتوانەی خۆیاندا بە چۆکدا هێناوە. ئەمڕۆژ جارێکی تر نمونەیەکی شکۆداری دیکەیان لەم شێوە خەباتە ئەزمون کرد. ئەم مانگرتنە جارێکی تر بەڕوونی ڕوخساری جەماوەری بوون و کۆمەڵایەتی بوونی ئەو ئاخێزەی ئێستای دژ بە ڕژیمی ئیسلامی و بۆ بنیاتنانی ئایندەیەکی باشتر بە خەڵکی جیهان نیشاندا. گرنگی ئەم خەباتە لە بەردەوامبوونیدایە. لەمڕۆوە ئەرکی هەمووان چە لە کوردستان و چە لە ئێران بەگشتی ئەوەیە کە هەوڵ بدەین ئەم خەباتە بەهێز و گڕوتینێکی زیاترەوە هەروە بەردەوام بێت. بەڵێ زۆر ڕاستە. هەروەها ڕاگەاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە باس لەوە دەکات کە ئێمە نەبەردێکی درێژخایەن و ئامانجدارمان لە پێشە. نەبەردێکی کە چینی کرێکار و جەماوەری بێبەشی پراوێزی شارەکان هاوکات لەگەڵ خوێندکاران و ژنانی یەکسانی خواز ڕۆڵی چارەنووسسازی تێدا دەگێڕن. بێگومان ئەوەی کە لەم ساڵ و ساڵی داهاتوودا ڕوو دەدات مۆرکی ئەزمونە بە نرخەکانی ساڵی ڕابردوو لە خۆیدا هەڵەگرێت. ئەو ئەزمونانەی کە زۆر بەداخەوە بە بەهایەکی زۆر بەدەست هاتن. ئابووری ژێرهێڵی هەژاری زیاتر لە 70% خەڵک ئەم جەماوەرە بەرینە بە ناچاری بە ئاراستەی خەبات و ڕوبەڕووبوونەوەی لە دژی ڕژیمێکدا دەبات کە هەم نان و هەم ئازادی ئەوانی بەبارم تەگرتووە. ئەگەرچی هەر لە ئێستاوە ناتوانرێت بە وردی فۆرم و کات و شوێنی ڕوبەڕووبوونەوەکان بەڕوونی دیاری بکرێت، بەڵام گومان لەوەدانە کە ئەم شۆڕشە بە شێوازی جۆراوجۆر لە ناڕەزایەتیەکانی خەڵکی گەڕەکە هەژارنشینی پراوێزی شارەکان لە قوتابخانە و زانکۆکان چ لەسەر شەقامیان لە شێوەی مانگرتنی سیاسی گشتی و مانگرتن و ناڕەزایەتی کرێکاران، مامۆستایان، ناڕەزایەتی خانەنشینان، بنەماڵەی داغداری گیانبەختکردووان و هیتر
بەردەوام دەبێت. مانگرتنی گشتی 25 خەرمانان یەکێک بوو لە گۆڕەپانەکانی ئەم خەباتە بێوچانە کە بە سەرکەوتووی بەڕێوەچوو. دەستی سەرجەم ئەو تێکۆشەر و هەڵسوڕا و جەماوەرە یەکگرتووی کە ئەم سەرکەوتنیان مسەوەگر کرد بە گەرمی دەگوشین و درود دەنێرین بۆ یاد و بیرەوەری گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. لەم بەشەدا گوڵناس ئەم ڤیددیوانەی کە لە هەفتەی پێشوودا بۆمان هاتبوو لەم مانگرتنە سیاسی کە سەرکەوتوانە لە کوردستان بەڕێوەچوو پێشکەشتانی دەکەینەوە دووبارە. فەرموو ببینین. دورمان كل عقبه خبات من چند سبت دود باجا دورمان كل عقبه لامري بيردا جزالاده من قوم دني لاماده لامري بيردا جزالاده من قوم دني لاماده دنیای چین بو هزاره بو دانانی کامل نیفتن دنیای چین بو هزاره بو دانانی کامل نیفتن راجی زداری لریشا دبینی دوی آزادی گلمانتنی راجی زداری لریشا دبینی دوی آزادی گلمانتنی Karabari chini kire kara, Karinami rege ke kosha. Karabari chini kire kara, Karinami rege ke kosha. Alay suri shorish manawake, Har garoji sarkam dinage. Alay suri shorish manawake, Har garoji sarkam dinage. خبات من چند سخت دود باجا دورمان کل بیا گرگه خبات من چند سخت دود باجا دورمان کل بیا گرگه لامره پیرادا جزاناده می قوم دلی غماده لامره پیرادا جزاناده می قوم دلی غماده شمالي هرشني بسوزتا دام وبهار بفريداجين كاري ولا تكمبا وكمبا من جيلمو موجيلمو دوايا زرانا ولفجان ديسانا وقرد حبيب ميلي مواد هيلي مواقوران جان هيلي مواقوران جان
سەوای باوە کوژراو فرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینام باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم کێ و تەلان لا بندێنم هەموو گیانە دەهاژێنم من ڕووناکی ئاسۆژێنم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان شیریانی بخشنده مارو تالو جان رالای کارگری رالا رنجری میجونا شناری تاجان من ماره بیرنامش کاره آوزن دکوشان رو جان تیشه مایا رگه مایا تاگینا دوایی تاخیره ندوریده سرما بسیدی و آزاری جان نمارو خیره بیرمان نفسره دوای من دناهره فیلی شاهیدن او توی روان هزارم گولی سوری جان مشغل بدسته یک بیرو هسته تسر کوتن نواکتن پارتیزانی شیری جیانی بخشنده مالو سالو جان رالای کارگری بالا رنجاری بیرون شناری ئەمی لە ماوەیشەدا گەلێک پەیام بڵاو بوونەتەوە لێرەدا چەندانێ لەو پەیامانە دەخوێنینەوە. کاک سەباح لە پەیامێکدا دەڵێ 25 خەرمانان دیسانەوە جارێکی تر خەڵکی شۆڕژگێڕی کوردستان بە مانگرتن و ناڕزایەتی نیشانیاندا داگیرکەری ناوێ کۆنەپەرستی ناوێ هەڵاواردنی چینایەتی و نەتەوەی و ڕەگەزی ناوێت و سەر بۆ هیچ فاشیستێک دانانەوێت شۆڕژی ژنجیان ئازادی شۆڕشی وەستانەوەی بەرامبەر سیستمی داگیرکاری فاشیستی ناوەندخواز و چینی باڵادەست و پیاوسەروەری لە دژی هەموو بەهاکۆنەکانی ناو کۆمەلگایە و بۆ کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خاوەن سەروەری سیاسی جەستەیی ڕەگەزی و ئاراستەی جنسی و زاینیەکان تێدەکۆشێ بۆ کوردستانێکی ئازاد و یەکسان و ئابوووریەکی ئاوادان بۆ ئازاد ژیانێک کە ژنان و پەلکە زێڕینەکان و چینی زەحمەتکێشانی ناو کۆمەلگا چیتر چەساوە نەبن و خاوەن ژیانی خۆمان بین. لەم ناوەدا ڕژیمی ئیسلامیش کە ناوەندی پەرەپێدانی ئەو کۆنەپەرستانەیە و وەکو دەوڵەتی خاوەن ناوەندی ئێرانیەتی و دێنێ هەوڵی بێهێزکردنی شۆڕژ ئەدات چونکە شۆڕشی ژن ژیان ئازادی هەموو ئەم سیستمانەی کە یارمەتیدەری مانەوەین ئەڕوخێنێت بێگومان چڕی هەوڵەکەی لە کوردستانە چونکە کوردستان بە پێچەوانەی ناوچەکانی دیکە جغرافیای سیاسی داسەپاوی ئێرانە ناوەندی شۆڕشەکەیە سەرکەوتنی شۆڕشی ژن ژیان ئازادی تەواو ئەو هەڵاواردنانە تێکەشکێنێت. بەڵێ بەسپاس لەو ئازیزە کاک سەباح هەروەها نووسیبەتی ببورن کاک جەماڵ لەم بەشەدا پامێکی نردوێمە بۆتانی دەخێنەوە ئەم نامەی پە کاک سەباح پێشتر کە گوڵناس خوێندیوە بۆتان. کاک جەماڵ نووسێتی لە ساڵیادی مەرگی ژینە ئەمینیدا بە کوشتاری زیاتر لە 600 کەس و لە سێدارەدانی دایان خۆپیشاندەر بە زیندانیکردنی 20,000 کەس بە میلیتاریزەکردنی شار و گەڕەکەکان بەداخستنی ڕۆژنامەکان گرتنی ڕۆژنامەنووس و سنووردارکردنی تۆڕە ئەلکترۆنیەکان پاش درێژکێشانی بۆ زیاتر لە 6 مانگ ڕژیمی سەرمایی مەلاکان لە ئێران توانی ڕاپەڕینی ناسرا بە ژن ژیان ئازادی خامۆش بکات. کۆماری ئیسلامی ئێران هەر تەنها بۆ دانیشتوانی ئێران مایەی بێمافی و هەژاری و سەرکوت و تۆقاندن نییە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
بڵگەی تێرۆر و بێمافیژنان و ژەهری دواکەوتویی و سیمای سەدە تاریکەکانی مێشووە بە تایبەت بۆ عێراق و کوردستان ڕاستەوخۆ بەشداری سەرکوت و بێمافیەکانی دەسەڵاتدارانی عێراق و هەرێمە دژبە لە ئێرانی ئەمڕۆدا. خەڵکەکەی نزیکەی 25 بۆ 30 میلیۆن لە دانیشتوانەکەی لە خوار هێڵی هەژاریەوەن. بێکاری و گرانی بە ئاستێکی مەترسیدار بەربڵاوە. ئاپارتایدی جنسی دژەژنی بە نۆرمێکی پاترۆیوتیکی تیۆلۆژی لە یاسا و ژیانی کۆمەڵایەتیدا نێونەرایەتی مطلقی دەوڵەت دەکات. هەر ناڕزایەتێکی کۆمەڵایەتی و سیاسی و ڕووناکبیری بە درۆن و سارۆخی نەهی لە منکر هەڵگەڕاوە و مفسد لەسەر زەوی تەفروتونا دەکات. کۆماری ئیسلامی چیدی ناتوانێت کێشە قوڵە نێوخۆیەکانی بە مانۆڕە سەربازیە دەرەکیەکان بشارێتەوە. لە ڕاپەڕینی ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی لە مێژووی 40 ساڵەی تەمەنیدا یەکەم جار بوو مەرگی بە چاوی خۆی دی. ئایەتوڵڵاکانی نێو ئەم ڕژیمە سیاسیە لەسەر تەقینەوەیەکی گەورەی کۆمەڵایەتی قەراریان گرتووە. ساڵیادی کوشتنی ژینا بە ئامانجی کۆتایی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ڕێز دەدەگرم. ساڵی ئایندا ساڵی سەرنگونی کۆماری سێدارە و مێژووی نوێ دەست پێ دەکات. ساڵی یەکسانی ژن و پیا و ساڵی ڕێنسانسی سۆسیالیستی و ڕزگاری کۆمەڵایەتی دەبێت. زۆر سپاس بۆ کاک جەماڵ بۆ ئەم نامەی کە نردوێتی کە لە ئێمە بینەراندا بخوێنرێتەوە. ئەمیر ناوبڕێک ببینی دواتر بگەڕینەوە بۆ لای نامەی بینەرێکی ترمان. زۆر باشە با بچین ببینی. وڵاتم دانجی بێوەستانیشن سەرلانوێ بنیادەنەیژین لەسەر دەستانیشن ڕوو بەرە و هەڵدێرە یەکجێڕیش و مەندەیل و عەبا دێتە گوێ قرچەی بڵێ سەیاگرەکەی هەستانیشن ڕوو بەرە و هەڵدێرە یەکجێڕیش و مەندەیل و عەبا دێتە گوێ قرچەی بڵێ سەیاگرەکەی هەستانیشن گشەقامی ئەم وڵاتە پڕێ پڕی نرکەی ژنا تیشکی خۆرجۆگەی هیوایە و ڕایەڵی مستانیژن گشەقامی ئەم وڵاتە پڕێ پڕی نرکەی ژنا تیشکی خۆرجۆگەی هیوایە و ڕایەڵی مستانیژن دوای 40 ساڵ خەریکە پرچی جوان سروەی شنا داچنە جوانی سەر شەقام و شاری کارستانیژن داچنە جوانی سەر شەقام و شاری کارستانیژن هەر بەهاران دێن بە ڕێژنا هەرێش کۆفەن سوور دەچن زایەڵەی دەنگی ئومێدە و باردە کازستانیژن هەر بەهاران دێن بە ڕێژنا هەرێش کۆفەن سوور دەچن زایەڵەی دەنگی ئومێدە و باردە کازستانیژن هیچ بژارێک چاری ناکە بەرهەمی ئەم جارەمان سەوز و بژوێن و بە عەترا شادڵینێ و بێستانیژن سەوز و بژوێن و بە عەترا شادڵینێ و بێستانیژن ئەم کچەم ژینا بە مەرجی ژینی خستە سەر زەوی ئەم کچەم ژینا بە مەرجی ژینی خستە سەر زەوی داگ بەخێر بەی 100,000 جار مانگی کوردستانیژن داگ بەخێر بەی 100,000 جار مانگی کوردستانیژن
لەم بەشەدا کاک عەبدوڵڵا لە پەیامێکدا دەنووسێت دەسەڵاتی جمهوری ئیسلامی لە ڕێگای سەرکوتێکی خوێناویەوە توانی ئەم بزوتنەوە سەراسەریە و هاوئاهەنگە و درێژمەودایە لە شەقام و شارەکاندا پاشەکشە پێ بکات. بەڵام ئەمە هەرگیز بە مانای خەواندن و خاموشکردنی بزوتنەوەی سەرە و ژوورکردنی جمهوری ئیسلامی نییە، بەڵکو هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی بە هوشیاری و بە شاوڕۆشنەیەکی زۆرتر و بە خاراواییەکی زیاتر و ڕێکخراوترەوە ئامادەی نەبەردەکانی داهاتوو کردووە. ئەم بزوتنەوەیە بە کەڵگوەرگرتن لە ئەزمموی نزیک بە ساڵێکی خۆی و بەزاڵبوون بەسەر لاوازیەکانی خۆیدا دەتوانێت لە هەر ڕاستان و هاتنە مەیدانێکی تردا هێندەی تر دەسەڵاتی جمهوری ئیسلامی پاشەکشە پێ بکات و بناغەکانی لە ڕیشە هەڵبکەنێت. جەماوەریبوونی ئەم بزوتنەوەیە و لە ئاستی فراوانتر لە پێشودا و ڕێکخراوبوون و دەستبردن بۆ جێگیرکردنی دەسەڵات لە هەر جێگایەک هاوسەنگی هێز بوار بدات تا پەیوەستبوونی کرێکاران بە ئاستێکی بەرینتر و بە ئامادەگیەکی زیاترەوە تا دەگات بەوەی کە بزوتنەوەی شۆڕژگێڕ و ئازادی خوازەکان ئالتەرناتیڤی خۆیان بخەنەڕوو و ئامادەی پێویست هەبێت بۆ ناکامکردنەوەی هەوڵی بزوتنەوەی دواکەوتوی ناسیۆنالیست و تا عەزەمەت تەڵەبی ئێرانی دەتوانێت لە نەبەرد و ڕاستانێکی داهاتوودا ئاڵای سەرکەوتنی خۆی بشەکێنێتەوە و ئومێدیش ببەخشێ بەسەرجەم بزوتنەوە ڕادیکاڵ و ئازادی خوازەکانی ناوچەکانی دنیا. فەرموو ئەمیر درێژەی نامەکەی کاک بەڵێ کاک عەبدوڵڵا لە درێژەی پەیامەکەیدا نووسیوێتی لە دوای پاشەکشەکردن بەو بزوتنەوە گەورە و کۆمەڵایەتی ساڵی ڕابردوو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەر یەکیان لە مەیدان و نەبەردی خۆیدا هیچ ڕۆژێک ئامادەییان نەبووە ئێران نەبێتە مەیدانی ناڕزایەتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان واتە ئەگەر ئەم بزوتنەوەی لە ئاستی سەراسەریدا و هاو ئاهەنگ لەگەڵ یەکتری پاشەکشەی پێکرا بەڵام لە ئاست و مەیدانەکانی خۆیاندا بە قامەتی بەرزەوە ماونەتەوە لە بزوتنەوەی کرێکاریەوە بۆ بزوتنەوەی ژنان و لاوان و مامۆستایان کرێکاران بۆ ماف و موچە دواکەوتوەکانیان و بەدژی دەرکردن لەسەر کار و سەختی کار ژنان بەدژی هەوڵەکانی پیاوانی ڕژیم بۆ دەستبردنەوە بۆ حجابی ژنان و لاوان بەدژی بێکاری و سەرکوتی ئیسلامی و هیتر مامۆستایان بۆ خواستەکانیان لە سەنگەری خەبات بەردەوام ئەو ئامادەی چینی کرێکار و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر لە بەرامبەر بە دەسەڵاتی جمهوری ئیسلامیدا پاشەکشەی پێناکرێت و ئەو دەستکەوتانەی ڕاپەڕینی خەڵکی ئێران قابلی وەرگرتنەوەنی دەسەڵاتی جمهوری ئیسلامیش هیچ شانسێکی بۆ خۆشباوەڕکردنی جەماوەر لە دەستا نەماوە سەرکوت و فریوکاریش ناتوانێت ئەم دەسەڵاتە لە زەبری ڕاپەڕین و شۆڕشی داهاتوو ڕزگار بکات ساڵێک بە سەرکوشتنی ژینا و ڕاپەڕینی خەڵکی ئێراندا تێپەڕی ژینا و ڕاپەڕین لە ئێراندا بوونەتە ڕەمز و دەستمایە ڕاپەڕین و شۆڕشی داهاتووی بەبەشانی ئێران لە پێناو ژیانێکی ئازاد و تەسەل و ئینسانیدا بەسپاس لە کاک عەبدوڵڵا بەو نامەی کە نردوێتی ناوبڕێکی کورد بینین دوارە لەگەڵ گوڵناس دێنەوە خزمەت دانێکی لەق بێ دەبێ بڕوە دەبێت کێشرێ پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە شاعری شەوم باسی خەومەکە لە لای هومێدی فێرە سەرڕەوم بەو دەمات کە بۆنی سەد بەهاری لێوە دێ بۆنی دەشتی بەختیاری باوەشی چیا بەدەستی بابە بۆ چناوی لێوە دێ پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە داکەوم پێم مەڵێ کە ئاڵی زاڵی شەو چاوی بێخەوی چڕە
پێم مەڵێ ناهاتنەوە ئەوەی کە چوون مەگیری بۆ خەساری بێگەڕانەوە ڕێگەمان دوور و سەخت و قاڵقڕە پێم مەڵێ کە داکەوە پێم مەڵێ کە داکەوە خۆشەویستەکان ئێمە نوێنەری خەباتی ڕۆژ هەڵاتی سووری ئاگرین ڕۆژ هەڵاتی سووری ئاگرین فێر نەبووین بەزین و دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانی کورد بە شەونمی گرین فێر نەبووین بەزین و دابەزین ڕانەهاتوە چاوی قارەمانیمە بە شەونمی گرین پێم مەڵێ کە داکەون پێم مەڵێ کە داکەون خۆشەویستەکەم لە پەنجەرەی نیوە تاکی بوومە لێڵاوە چاوی من لا دیمەنی کچی بەیانیە لە حەنجەرەی زەمانەوە گوێم لە زەمزەمەی زوڵاڵی زەوردەکانی کانە گوێم لە زەمزەمەی زوڵاڵی خیزە وردەکانی کانە لەم بەشەدا پارچە شێعرێکمان لە کاک فاتح شێخ هەڵبژاردووە کە پێشکەش بە بینەرانی بەرنامەی ئێمە و بینەران یەکەین ئەلبەت ئەوەیش بێژم کە هاوکارم ئەمیر کە بۆ شێعر خوێندنەوە زۆر باشە و شارەتان پێشکەش دەکەم. زۆر سپاس خۆڵنازیان. بەڵێ شێعرەکە ئاوا دەست پێ دەکات. وەختارێ دەرکەوتی دڵ کەوتە گەرمەتاو بە خوڕپەی بێوەستان دڵهەژا وەک ئەسپی بێلەغاو وەک تینوی چاو لە ئاو جارجارێ جارانیش بە هەڵکەوت ئەهاتی سەرێکت ئەکێشا دزەیەک بزەیەک لە چاو تا هیوایەک ئەدرەوشا لە دڵ تا خەمێکیش ئەجۆشا بەڵام هەر ئەهاتی دەسرەیەک دڵخۆشیت دا ئەناو ون ئەبووی و ئەڕۆشتی و دەستێکت ڕائەهێشت چاوێکت دا ئەگرت یعنی ها خەم مەخۆ دێمەوە ماوەیەک دیار نەمای دەمێک بوو لە مێژ بوو عمرێکی درێژ بوو دیار نەبووی کە هاتی دەستێکت وێنەکەی ژینا بوو ئەو دەستت چلۆسکی ئاگر بوو گڕێکت بەردە دڵی من دەست بەجێ گەرمایی گەیشتە گشتیانم بە خوڕپەی بێوەستان دڵکەوتە ڕاشکان ڕێژنەیەک لە هەستی سربەستی پۆمپاش کرد بۆ مێشکی تامەزروی داگرسان بە تیشکی عەشقێکی گڕگرت و بێسنوور وەک دەریا ئەو پەڕی نەدیار و نەدیو بێ پۆمپاژی هەستی دڵ بە ملیارد گڵۆپی لە مێشکا داگیرساند بەشێکی دڵ لە دوا دوو بەشی خاترجەم کۆمەڵی خاترجەم ملانی تیشباڵ بوون چاوانی تیشپەڕ بوون وەک چاوگەی بینایی بۆ پێشیان ئەڕوانی کە هاتی مانگەشە و شەوگاری شەق کرد و ڕەشماڵی تاریکی دادڕی تۆ هاتی پۆل دواپۆل باڵندەی ئازادی هەڵفرین تۆ هاتی ڕووناکی پژای ڕۆژان و شەوانم خەوناخەون شەوگارم بردەسەر چاویلکەی بەیانم کردەسەر بۆ ئەوەی بتوانم بەم لاولای جیهاندا بڕوانم کە هاتی دڵکەوتە گەرمەتاو هەر تەک پێم گورج و گۆڵ کەوتنە پێبەڕکێ تا بەجێ نەمێنن لە ڕەوتی تند ئاژۆی مێشک و دڵ بە هیوای دوا ڕۆژی کۆتایی کە جێبەختی ڕۆژگارێکی نوێبێ پڕپڕ بێ لە هەستی سربەستی و بە دەربەستی لێوان دێ و لە شادی پایەدار
هاومیزان بۆ هەمومان. دەستخۆش ئەمیر، زۆر سپاس. گوڵناز هاوکات لەگەڵ ساڵیادی بزوتنەوەی ژنجیان ئازادی هێزەکانی حکوومەت بە تایبەتی هێزەکانی سوپای پاسەڕانی کۆماری ئیسلامی ئێران بۆ شارەکانی کوردستان گواستراونەتەوە. ئەم هێزانە کەشی ترس، تۆقاندن و شەڕیان دروست کردووە ئاگادارن. وەکەوەی کە دەچنە شەڕێکی قورس و بۆ داگیرکردنی وڵاتێک. هەروەها لە ماوەی دوو حوتوی ڕابردوودا زیاتر لە 91 هاوڵاتی لە کوردستان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت لە شارەکانی سەقز، سنا، کرماشان، بیجار، مەریوان، بۆکان، مەهاباد، پیرانشار، ئاودانان، سەراوڵا، ئەیوان، کامران، ئورومیا، پیرانشار، دیواندەرە، سەوڵاوە و تیکاب جێگراون و ئەم شارانە لەم ماوەدا بە تەواوەتی میلیتاریزەکرابوو. هەمووی ئەم کردەوانە ئەو ڕاستیە دەردەخات لە شتێک کە شتێک لە گۆڕاندایە و کۆماری ئیسلامی لەوە نیگەرانە و بەنیازە بەهێزی سەرکوت بەربەم گۆڕانکاری بکرێت. بەڵێ ئەمیر لە درێژەی قسەکانی تۆدا هەروەکو خۆمان نزانین لە ڕۆژی دووشەممەوە 20 خەرمانان ژمارەیەکی بەرچاو هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی بە چەک و چۆڵی قورس و نظامیەوە بەرەو شارەکانی سەقز گواستراونەتەوە. چەند فڕۆکێکی سوپای پاسەران هەتا پێش شاری سەقز یاوەری ئەم هێزانەیان کردووە. هەروە تانک و ئۆتۆمبیلی سەربازی هێزەکانی سوپای پاسەران لە گۆڕستانی ئایچی سەقز و لە نزیک گۆڕی ژینە ئەمینی جێگیرکرابوون. هەروەها هێزێکی زۆری حکوومەتی لەسەر ئاستی شاری سەقز بە تایبەتی لە گۆڕەپانی هەڵۆ، گۆڕەپانی ئازادی، بەردەم گاراج، قۆخ و گەڕەکی زانکۆ بڵاویان پێکراوە. لە شاری مەهابادی شەروەکو خۆمان دەزانین لە ڕێگای پەرژێنی ئاسنینەوە دەرگای چوونەژوورەوەی گۆڕستانی ئەم شارە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە داخرا بوو. لە درێژەدا ڕۆژی سێشەممە 21 خەرمانان کاروانێکی هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت لەلایەن کە پێم وایە لانیکەم 12 ئۆتۆمبیل و دەیان ماتۆرسواڵی ئەم هێزانە بە مانۆڕ و نمایشی نظامیەوە چوونە ناو شاری مەهابادەوە. لە درێژەدا لە شاری بۆکان ژمارەیەکی زۆری هێزەکانی حکوومەت جێگیر کرابوون و پارچەی بتۆنی لە پێشدا دروست کرابوو لە پێدراوەکانی ئەم شارە کۆکرابوونەوە. ڕۆژی پێنجشەممەش 23 خەرمانان هاوڵاتێکی وەرزشکار بە ناوی میلاد مەستەفەوی دەست بەسەرکرا. هەروەها هەمان دۆخ بەسەر شاری پیرانشاردا سەپێنرا و ژمارەیەکی زۆری هێزەکانی حکوومەت لەم شارەدا جێگیر کرابوون. بەڵێ بەپێی گزارشی هەنگاو هێزە چەکدارەکانی حکوومەت لەسەر تاسەری شاری سنەدا ڕێژەی نظامیان ئەنجامداوە و بەپێی ئەو ڤیددیوانەی نێردراوە دەردەکەوێت کە ئەم هێزانە بە شێوەیەکی چڕ لە گەڕەکەکانی فەرەجا، حەسەناوا و گۆڕەپانی ئێقباڵ تا ئازادی جێگیر کرابوون. هەروەها لە ڕۆژی هەینی دەیان کەس لە هێزەکانی حکوومەت لە گەڕەکەکانی حەسەناوا و فەرەجە دەستیان بە گەشتلێدان کردووە و جەوی ترس و تۆقاندنیان لەم گەڕەکانە بڵاو کردوێتەوە. لە درێژەی ڕەوتی میلیتاریزەکردنی کوردستان هێزەکانی حکوومەت لەسەر چەند ڕێگایەکی سەرەکی شاری بیجار سەنگەریان بە مەبەستی سەرکوتی خۆپیشاندەران دروست کردووە. هەروەها لە شاری مریوان لە ڕۆژی هەینی 24 خەرمانان ژمارەیەکی زۆری هێزەکانی حکوومەت بە چەک و چۆڵی نظامیەوە لە گۆڕەپانی بێسارانی ئەم شارە جێگیر کرابوون. شەوی سێشەممە 21 خەرمانان هێزەکانی حکوومەت لەسەر تاسەری شارەکانی دەوروبەری پارێزگای ئیلامدا جەوی ترس و تۆقاندنیان داسەپاندووە کە ژمارەیەکی زۆری ئەم هێزانە بەدەیان ئۆتۆمبیلەوە هاتوونەتە ناو ئەم شارانە بە تایبەتی ناوشاری ئاودانان و دەستیان بە گەشتلێدان و دروستکردنی خاڵی پشکنی کردبوو. ڕۆژی چوارشەممە 22 خەرمانان کاروانێکی نظامی پێک هاتوو لە 3 ئۆتۆمبیلی تایبەتی سەرکوت و مینیبوسێک لە ناوەندی فەرماندەیی ئینتیزامی ئیلامەوە بۆ شاری سەراوڵە ناوەندی چراودڵ سەر بەم پارێزگایە گواستراونەوە لە بینای خەوتنگەی قوتابیانی بەشی فریاکەوتن جێگیر کرابوو. ئەمە ڕەواڵەتی واقعی سیمای کوردستان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بوو. گوڵناس بەڕاستی با پرسین چی بووە؟ کام وڵات هەڕەشە دەکات کە ئەم هێزە زەبڵاحە ڕەوانی کوردستان کرا؟ جوابەکەی زۆر ڕۆشنە، هیچ پەلامارێک لە ئارادا نەبوو. کۆماری ئیسلامی سیاسەتی ترساندن و تۆقاندنی وەڕێخست بوو، چون لە ڕاستیدا بۆ خۆی دەترسێ و تۆقاوە، ترس لە ڕاپەڕینی خەڵک. ئەمە ڕاستیەکەیە،
بەڵام ڕاستیکی تریشەیە کە لە مێژوودا هیچ دەسەڵاتێکی سەرکوتگەر نەیتوانیوە بەهێزی سەرکوت خۆی پارێزێت. بێگومان درەنگ یازوو کۆماری ئیسلامیش ناتوانێ و دەچێتە ناو هەمان ڕوتی مێژووەوە. کاتێک کە خەڵکی وەگیان هاتوو خۆیان بەهێز بکەن ئەو کات کۆتایی دەسەڵاتی کۆماری ئیسلامیشە. بەڵێ لێرەدا ئەمێ ناوبڕێک ببینین و دواتر دەگەڕینەوە لای بینەرانی عەزیزمان. غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان. غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان. غەمی ئێوە تووڕەی و قین غەمی ئێوە تەوەژموتی غەمی ئێوە پینگ و ئێز بوو بۆ پێشی بردێ. بەری بەیانی ئازادی دڵەن هەموو لەمکی شادی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی. دسترین پشروان ویرو باکیتن سامی مرگی تکشکار. مرگی به باکانتان زبونی سر کتکرانی اشکر از راد olay پیرو باورتان اراده پتوی ایمی به همونوان. خمی ایوا توریوقین خمی ایوا توجموتین خمی ایوا تینگو هزبو بو پیشی برده. بری بیانی آزادی دلن همو لمکی شادی یادتان دکن لبر بیانی شادی آزادی یادتان دکن لبر بیانی شادی آزادی. جانبازیتان نمر بازی خوی بریزار رزگاری باشی انسان بو سوسیالی. لەو ماوەدا کۆماری ئیسلامی بە ئەنقەز هەڕەشەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چرتر کردوەتەوە. بەو هیوایەی ئەم هەڕەشانەی لە ئیدامەی سیاسەتی سەرکوتگەری کاریگەری بکاتە سەر وەرەی خەڵک. بەڵام بە پێشەوانەوە لە زۆر شوێن ڕق و بێزاری لەم سیاسەتەی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرین جۆر بە جۆر بەڕێوە چووە و شەرمەزار کراوە. هەر لەم پەیوەندیە ڕاگەیاندنێک سەبارەت بە ئەگەری پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان پلانی تاوانکاریەکانی جمهوری ئیسلامی ئێران بە دژی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران نیشتەجێ هەرێم
لەلایەن بەشێکی بەرچاو لە ڕووناکبیرانی خەباتکاری باشووری کوردستان بڵاوکرایەوە کە لێرەدا ئەم ڕاگەیاندنە جارێکی تر بە ئاگاداری ئێوەی خۆشەویستەکەێنین. ئەمیر فەرموو. بڵێ ڕاگەاندنێک نووسرا بوو بۆ ڕای گشتی. ناوڕۆکەکەی ڕێکەوتنی ئەمنی نێوان تاران و بەغدا بریتیە لە چەکداماڵینی ئەو ئۆپۆزیسیۆنە و دوورخستنەوەی ئۆردوگاکانیان بۆ ناو قوڵایی عێراق و ڕادەستکردنی ئەوانەی کە لای جمهوری ئیسلامی داوا کراوە. کۆماری ئیسلامی ئێران دەرگیری نەفرەت و ناڕزایەتێکی بەرفراوانی ژنان و ئازادی خوازان و زەحمەتکێشانە وە لە یەکەمین ساڵیادی ڕاپەڕینێکیش نزیک دەبینەوە کە ساڵی پار بە دوای کوشتنی ژینا ئەمینی سەری هەڵداوە. جا بۆ پاشە کشەپێکردنی بزوتنەوەی ناڕزایەتی و پێشگرتن بە سەر هەڵدانەوەی سەر لە نوێی ئەم ڕاپەڕینە دەیەوێت لە ژێرناوی پاراستنی ئاسایشی سنوورەکان لەشکرکێشی و دەستڕێژی سەربازی بکات بۆ هەرێمی کوردستانی عێراق بۆ لێدان لە ئۆپۆزیسیۆنی نیشتەجێی هەرێم و دەیەوێت قەیران و کێشەکانی ناوخۆ و هەروەها مەیدانی ململانەی ناوچەی و نێودەوڵەتیەکانی بۆ دەرەوەی سنوورەکان بوازێتەوە. ئەم هەڕەشانەی کۆماری ئیسلامی و ئەم هێرش و پەلامارانی بە شوێنی دادێن تەنها مەترسی نین بۆ سەرژیانی هەزارها پەنابەری سیاسی کە ژمارەیەکی بەرچاویان منداڵن و خەڵکی سەفیدن بەڵکو هاوکات هەڕەشە و هێرشە بۆ سەر شکۆ و سەروەری و ئاسایش و ژیانی دانیشتوانی هەرێمی کوردستان و گڕوتینی بە مەیدانی جەنگ و ماڵوێرانی. کۆماری ئیسلامی کە لە 32 ساڵی ڕابردوودا ئەمە دەقیم ڕاگەاندنەیە کە ئێمە دەیخوێنینەوە. کۆماری ئیسلامی لە 32 ساڵی ڕابردوودا ئازادانە لە ناو هەرێمدا تێرۆر و سیخۆڕی و بۆمبارانی کردووە و ئێستاش دەیەوێت ئەم مەودای ئەم تاوانانەی واوەتر بێت. هەموو ئەو حیزب و ڕێکخراوە پۆزیسیۆنە کوردستانی و ئێرانیانە و خانەوادەکانیان وەک پەنابەری سیاسی بەڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراق و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم و بە ئاگاداری نەتەوەی گرتووەکان لە هەرێمی کوردستان نیشتەجێن و بە پێی یاسانێ و دەوڵەتیەکان و عورفی وڵاتان پەنابەری سیاسی دەبێت ماف و ژیانیان پارێزراو بێت. ئێمە ئەوانەی لە خوارەوە واژۆمان کردووە ئەم پلانە دژەمبرۆیی کۆماری ئیسلامی سەرکۆنە دەکەین و پشتیوانی خۆمان بۆ ئازادی مانەوە و هەڵسوڕانی سیاسی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران ڕادەگەێنین. بۆ ئەم مەبەستە بانگوازی ڕایگەشتی و خەڵکی کوردستان حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان هەموو ئینسانێکی ئازادی خواز دەکەین دژی هەر جۆرە دەستڕێژیەکی دەرەکی بوەستنەوە و بە هەر شێوەیەک بۆیان دەکرێت و هاوکار و پشتیوانی پەنابەران و خانەوەدەکانیان بن و هەروەها فشارەکانی خۆشیان تند بکەنەوە لەسەر دامەزراوە نێودەوڵەتیەکان و حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێم تا لە ئاست ئەم پلانە تاوانکاریەی کۆماری ئیسلامی چاو نەنووقێن و بێدەنگ نەبن. هەردوو حکوومەتی عێراق و هەرێم بەرپرسیارن لە دابینکردنی ئەمنیەتی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران و پەنابەران و خانەوەدەکانیان پاراستنی ئاسایشی خەڵکی کوردستان و هەر چەشنە هاوکاریەکیشیان بۆ هەر هێزێکی دەرەکی بە شەریک و هاوبەشی تاوان هەژمار دەکرێت. بۆ ئاگاداریتان ئەم ڕاگەاندنەی کە لەلایەن ڕووناکبینان و هونەرمەندان و بەشێک لە هەڵسوڕانی سیاسیەرە بڵاوبووە زیاتر لە 250 کەس واژۆیان کردبوو. گوڵناس فەرموو. ناوبڕێک نبینین ئەمیر دواتر بگەڕینەوە چون نامێکی دیکەمان هەیە بە ئەو ناوبڕێک. زۆر باشە فەرموو. ئێوە ئەی گیان بەخت کردووان ئەستێرە گەشاوەکانی ئاسمانی چەوساوانن کانی تەقاوەی قاقرستانی ژیانی بێبەشانن ئێوە بە خوێنی گەشتان جۆگەلەی ژیانی بەرابەرتان هەڵبەست ئێوە بە ورەی کۆڵایینتان نەمامی ئازادیتان ناشت ئێوە باڵای بەرزی ئاسمانن کوڕنوژ نابن ئاڵای سووری کرێکاران بە پێژەی چەک و پیشەکدانی ئێوە هەڵچوو باڵای هەڵبڕی ئێوە سرودی هەستانن مارشی ڕاپەڕینن کرێکاران ڕێژەی ئەڤەڵی مانگیمەی پێدەڕن ئێوە سەڵا ژیانی نوێن زەحمەتکێشان پێڕادەبنەوە ئێوە قاسپەی قاقای سەرکەوتنن تەپڵە ڕێزاونی ناو سەنگرن کرێکاوری پێشمەرگە بینتان دەخواتەوە ئێوە چەکی بیرن لە دەستی کرێکاوری پێشمەرگە ناکەوێ خوێنی ئێوە خوێنی خوێنی ئێوە مانیفێستی مامەی کرێکاوری پشت بکۆمە بوویە چەکتان کلتێک و خوێنتان خوێنی گەش و سوورتان کلی بەریابەریە داپیرە هەتیوبار چاوی شۆڕشی پێدەڕێژێ ئێوە ورەن ڕاپەڕێنن چەکن ئاڵای سوورن کرێکارن یادتان بەخێر لەم بەشەدا هاوڕێ عوسمان نووسراوێکی لەسەر شۆڕشی ژینە هەیە کە لە ڕۆژنامەی ئاوێنەدا بڵاوبووەتەوە بەهۆی گرنگی بابەتەکە لێرەدا بەشێک لە نامەی هاوڕێ عوسمان دەخوێنینەوە
هاوڕێ عوسمان نووسیوێتی هەڵوەشاندنەوەی حیجابی زۆرەملێ وەکو دروشم و داواکاری سەرەکی لە دووتکەی داواکاریەکانی ڕاپەڕینەکانی ئێراندا دەگەشایەوە. ئەو ڕاپەڕینەی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی جەماوەری ناڕازی بەرجەستە کردوەتەوە مێژوێکی نوێی لە خەباتی جەماوەری ئێراندا تۆمار کرد. لە چوارچێوەی خەبات و ناڕزایەتی و مانگرتنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکاندا داواکاریەکانی وەکو زیادکردنی کرێ و بەرزکردنەوەی ئاستی بژێوی خوێندن و تەندروستی بێبەرامبەر ئازادی ڕێخستن و مانگرتنی بێمەرج ئازادکردنی دەست بەجێی زیندانیانی سیاسی چەندین داخوازی ترە کە ساڵانێکە بەرز دەکرانەوە لەگەڵ کارەساتی کوشتنی مەسا ئەمینیدا بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئاستێکی فراوانتردا درێژێ بە ئەو ناڕزایەتیانەدا تا ئەو ئاستەی بە شێوەیەکی بەربڵاو مەرگ بۆ کۆماری ئیسلامیش چووە ڕێزی خواستەکانیانەوە. فەرموو ئەمیر. بەڵێ کاک عوسمان هەروەها نووسیوێتی لە ڕاپەڕینەکاندا ڕۆڵی دیار و بەرچاوی خەباتی ژنان کە تا ئێستاش بە شێوەیەکی جۆراوجۆر دەردەکەوێت یەکێک لە گرنگترین شاکاری خۆرۆشانە جەماوەریەکانی ئێرانە. کۆمەلگای ئێران دەرکیان بۆ کردووە کە سەپاندنی حیجابی زۆرەملێ لە ڕێگەی دەستگای یاسا ئاینی ئیسلامیەکانەوە لە دەست چووە و ئیتر بۆیان ناچێتە سەر. لەژێر پێگەی ڕۆڵی خەباتی ژنانی ناڕازیدا دژی حیجاب بۆتە هەرچەکدارێکی کۆمەڵایەتی بەردەوام وەک جوڵانەوەیەک داهێنان و ئاڵوگۆڕ دەخاتە بەردەم خەباتی ڕزگاری خوازی ژنانەوە. ڕاپەڕینی ژن ژیان ئازادی توانای پەرچەکداری لە بەرامبەردایان یاسای کۆنەپەرستانە و پیاوسالاری کۆماری ئیسلامی بەرجەستە کردوێتەوە. ژنان ئازایانە و هوشیارانە دەسەڵاتی کۆماری ئیسلامیان کردوتە ئامانج کە پێکهاتەی ئایدیۆلۆژی کۆماری ئیسلامیان خستۆتە ژێر پرسیارەوە. ئەم ڕاپەڕینە پرسی ژنانی وەک بەشێک لە پرسە کۆمەڵایەتیەکان وروژاندووە و بزوتنەوەی گشتی ژنانی وەک بزوتنەوەیەکی جەماوەری هێناوەتە ئاراوە کە تێیدا ژنان پێشڕەوی و پێشەنگن هەروەها خەبات و متمانەی جەماوەری ژنانی زیاتر بردەسەرەوە. خەباتی ژنان و کۆڵ نەدانیان بەرامبەر بە یەکێک لە تونترین دیکتاتۆرەکانی ناوچەکە سەرسامی جیهانی وشاند و بوو بە هەوێنی یەکگرتووبوونی بزوتنەوەی ژنانی ئێران لەگەڵ بزوتنەوەی ژنان لە جیهاندا. هێمای خەباتی ژنان لە پرسی حیجابدا و لە بەرامبەر ستەمکارانی کۆماری ئیسلامی کە تا ئێستاش بەهێزە و بەردەوامە فرێدانی حیجاب وەک داواکاریکی گشتی بەسەر کۆماری ئیسلامیدا سەپێنراوە. هاوڕێ عوسمان لە بەشێکی تردا دەنووسێ بەرەنگاری ژنان کە لە بەرامبەر لێدان و بێحورمەتی و کۆنەپەرستی ئەو بەکرێگیراوانەی کە سیستمی سەرمایەداری دەیان پارێزن نوکی هێرشکردن سەری یاسا چەپەڵەکانی سیستمی پیاوسالاریە کە لە ئاسێکی بەرفراواندا لە نێوان کۆمەلگا و پەیوەندیە سەرمایەداریەکانی کۆماری ئیسلامی ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. سەرهەڵدانی ژن ژیان ئازادی دوای خەباتێکی سەخت دەستکەوتنی بە نرخی تێدایە. بێگومان زەمینەی بۆ دەستکەوتەکانی داهاتوو لە نێو ژناندا ئاوەڵاتر دەکات. سەرهەڵدانی ژن ژیان ئازادی توانی حیجاب وەکو داواکاریەک بەسەر حکوومەتدا بسەپێنێت کە ژوو هەوای سیاسی کۆمەلگای گۆڕی یەکریزی نێوان بزوتنەوەی ژنان و قوتابیان تا ڕادەیەک بەهێزتر کرد. بەڵام ژنان هێشتا ڕێگای هەورازونشیوی زۆریان لە پێشە بۆ گەیشتن بە داواکاریەکان و چەسپاندنی یەکسانی هەمەلایەنەی ژنان و پیاوان واتە بۆ نهێشتنی ستەمی یەکجاری لەسەر ژنان دەبێت خەباتی نهێشتنی چەساندنەوەی چینایەتی لە بەرچاو بگیرێت چونکە نایەکسانی نێوان ژن و پیاوان میراتی هەلومەرجێکی کۆمەڵایەتیە کە کاریگەری چەساندنەوەی ئابووری لەسەر ژنانە بۆ یەکگەیشتن بە یەکسانیەکی تەواو و ڕزگاری ژنان پێویستە بە نەمانی چینەکان. ئەمەش لە ڕێڕەوی خەباتی چینی کرێکارەوە شۆڕشی کرێکاردا مۆیەسەر دەبێت. بەڵێ ئەوەی جێگای سەرنجە ژنان لەم جوڵانەوەی ئێراندا وەک بەشێک لە چینی کرێکار دەرنەکەوتن. ژنانی کرێکار لەگەڵ ئەوەی بەشێکی گەورن لە نێوچینی کرێکاردا لەسەر ئەم بنەمایە ڕێخستنی ژنانی کرێکار و یەخستنی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری ئاشکرایە کە ئەرکی چینی کرێکارە. وەدی هاتنی داخوازیەکانی بزوتنەوەی ژنان هاوشێوەی داواکاریەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ترە لە پرۆسەی گۆڕانکاریەکی بنەڕەتی و شۆڕشتێرانە و کۆمەڵایەتیدا بەبێ ئامادەبوونی چینی کرێکار ناتوانێت ئاسۆی داهاتوو بۆ بەدیهێنانی داواکاریە سەرەتاییەکانی ژنان گەرانتی بکات. غربتی بیوارا و پرچی رود هواری کرد نای مجر داری صدارا جینا شهیدیم
شهیدیم جاره شار و شقام هوارکن کجی خواهی ترور مکن امرو لکولانی همو شارک کجی کی خواه پلکاکن جینا شهیدیم جاره جینا شهیدیم جاره سر گفتا نادین نادین جینا شهیدیم جاره جینا شهیدیم جاره جینا شهیدیم جاره جینا شهیدیم جاره جینو جیان آزادی خیابانی هجاندوه دنگی برزی را پرین هیوای شورشی یکسانی ها جینا شهیدیم جاره 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 زۆر باشە گوڵناس زۆر جار باسمان لەوە کردووە کە هەبوونی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بیانون بۆ تورکیە و ئێران هەردوو وڵات و هەروەها عێراق و سووریەش کە کز و لاوازکردنی قەواری دەسەڵاتی خەڵکی کورد لە عێراق و سووریەش گاودەنگن گەگرچی بە بەرژەوەندی جیاوازیشیان هەیە لەم بەشە لە بەرنامەکەماندا نووسراوەیەکی فابرز بڵانچی شارەزای فەڕەنسی دەخوێنینەوە کە ئەڵبەت دەق و دەقی قسەکانی مۆردی تاییدی ئێمە نییە بەڵام ئەمە دەست دەخاتە سەر ئەم پلانە نێودەوڵەتیە دژی خەڵکی کوردستان و دەڵێت گەلی کورد ئێستا لە کەرکووکەوە بۆ دێرە سوور ڕوبەڕووی مەترسی لە دەستانی خۆبەڕێوەبەری و سربەخۆی بۆتەوە بەهۆی هەستانەوەی ئیمپراتوریەتی عوسمانی و فارسیەوە بڵانشێکە پرۆفسۆرە لە زانکۆی لیۆن دوی فەڕەنسی و توێژەرە لە ئینستیتۆی واشنگتۆن بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە داهاتووی کورد زۆر ڕەشبینانەیە چونکە ئەوەی من دەیبینم بریتیە لەوەی کە دووبارە گەڕانەوەی ئیمپراتوریەتی عوسمانی و فارسی ئۆتۆنۆمی و سربەخۆیی کورد لەناو دەبات چونکە ئەو دوو هێزە حکوومەتی کوردیان ناوێت بەهۆی هەبوونی کورد لە ئێران و تورکیە و نانەوێت حکومی کورد لە سووریە و عێراق هیوا بدات بە هاوڵاتیە کوردەکانیان ئەمیر بڵانشێ پێی وایە ئەوەی دەستی ئێران و تورکیە وڵاتر کردووە بریتیە لە لاوازبوونی هژمونی وڵاتانی ڕۆژئاوا لە ناوچەکە و دەڵێت ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیبینین بریتیە لەوەی ڕۆژئاوا لاوازە پێمان وایە ئەمریکا بیەوێت و بەرهێنان لە سووریە و عێراق بکاتەوە بۆچوونی من ئەوەیە کە بۆ ئەمریکا ئەم بابەتە بەرامبەر محوەری ئێران لە دەست چووە بەداخەوە کورد لە شەڕی دژ بە داعشدا ئیتر سوودی نەماوە و ڕۆژاوا نایەوێت جارێکی تر پشگیری بکات هەر بۆیە دەبینیت تورکیا و ئێران ئەم لاوازیە بەکاردەهێنن بۆ لەناوبردنی ئۆتۆنۆمی و سربەخۆیی کورد ئەمە لە کاتێکدایە کە لە ئێستادا کورد بە گشتی لە ناوچەکەدا ڕوبەڕووی چەندین ئاڵنگاری بووەتەوە لە درێژدا باڵانشێ نووسێتی حیزبەکانی کوردستانی ئێران لەژێر پاڵپەستوویەکی نێودەوڵەتیدان بۆ چەکدانان و گواستنەوەیان بۆ ناوچەیەکی وەکو مەسڵ لە تورکێش چاوەڕوان دەکرێت پارتی هەدەپەدا بخرێت لە هەرێمی کوردستانیش حکوومەت چاوی لە دەستی بەغدایە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی بەهۆی ئەوەی لە مانگی سێوە هەناردەی نەوتەکەی لەلایەن تورکیەوە وەسێنراوە لە کاتێکدا چارەنووسی کێشەی ئابووری هەرێم نادیارە لە ناوچە جێناکۆکەکانیش چارەنووسی کورد نادیارە بە تایبەت
بەهۆی تونند و تیژیەکانی سەرەتایی ئەم مانگەی کەرکووک کاگیان لە دەستانی چوار خۆپیشاندەری کوردیان لێکەوتەوە. هەر زۆر دوای ڕووداوەکان سەرۆکی تورکیە و وەزیری دەرەوە ئەو بانگەشەی وڵاتەکان دووپات کردەوە کە کەرکووک شارێکی تورکمانیە. هاوکات لەگەڵ ئاڵۆزیەکانی کەرکووک لە دێرەزوریش شەڕ و پێکدادان لە نێو هێزەکانی سووریای دموکرات و خێڵە عەرەبیەکان بۆ ڕۆژی شەشەم بەردەوام بوو کە بووە هۆی کوژرانی دەیان کەس لە شەڕکەرانی خێڵەکانی ناوچەکە و هەسەدا. ئەمە جگەلەوەی کە تورکیا و هێزە هاوپەیمانەکانی بەردەوام هێرشیان دەکردە سەر باکووری تەلتەمەر. بە بڕوای پرۆفسۆر فابریس بلانشێ ڕووداوەکانی دێرەزور و کەرکووک لە یەک کاتدا بەڕێکەوت نەبووە، بەڵکو دەکرێت خوێندنەوەیەکی هاوبەشیان بۆ بکرێت بە تایبەت لەبەر ئەوەی هەردوو ناوچەکە دەوڵەمەندن بنەوت. فابریش بلانشێ ڕایگەاند هەردوو ئیمپراتوریەتی عوسمانی فارس کار بۆ ناسەقامگیرکردنی هەرێمە کوردیەکان لە سووریە و عێراق دەکەن بە بەکارهێنانی ڕێگەی جۆراوجۆر وەکو گەماڕۆی ئابووری، گرتنەوەی ئاو، بوردمانی بەردەوام، پشتیوانی لە گروپە یاخیبووەکان و هەڕەشەی هێرشی بەردەوام. ئەم تاکتیکانە بەکاردێنن بۆ ئەوەی کەشێکی ناسەقامگیر دروست بکەن کە کوشندەیە بۆ بارودۆخی ئابووری. ئامانج لەی دوورخستنەوەی هێزە چالاکەکانی هاوپەیمانانە تا لەم ڕێگەیەوە دووبەرەکی سیاسی و هاندانی ڕاپەڕین بەڕێوە بن و دواتر بە ئاسانی گورزی یەکلاکەرەوە لە دژیان بۆشێنن. پرۆفسۆر فابریس بلانشێ ڕەخنەی لە پەیوەندی ناوخۆیەکانی کورد گرت و یەکگرتووی بە پێویستانی بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکان. فابریس بلانشێ وتی لە سووریا دایلۆگی هێزە کوردیەکان بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک ئێستا بووەتە نوکتە. لە هەرێمی کوردستانیش هێزەکان پەرتەوازن و نەوەی نوێ بیر و هۆشیان چوەتە سەر موبایل و سەیارە و خەریکە هەستی شۆڕشگەڕی باپیرانیان بێدەچێتەوە کە پێویستە هەبێت بۆمانەوەی لە ژینگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەش گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست ماڵاوە.